بسم الله الرحمن الرحيم. الحمد لله حق حمده والصلاة والسلام على رسوله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. لا بابة فقهية كان قيشتي نسر باسي صلاة الضحى تشتنقاو كيك جريك لو سنتاني كبيغمبري خواه صلى الله عليه وسلم زور لسريان بردوان بوا تەنانەت لە سەفەرەکانیشیدا تەرکی نەکردووە و وازی لێ نەهێناوە بریتی بووە لە نوێژی چێشتەنگاو لە سەلات الضوحا، یان ئەوەی کە زۆرێک لە عولەما ناوی دەبن بە سەڵات الئەوابین، نوێژی ئەوانەی کە زۆر دەگەڕێنەوە و پەشیمان دەبنەوە بۆ لای خوای پەروەردیگار. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سەبارەت بە گەورەیی و خێری نوێژی چێشتەنگاو چەندان فەرمودەی هەن، لەوانە ئەبوذەر بۆمان دەژێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی يصبح على كل سلامة من أحدكم صدقة، فەرمێت هەر بەیانیەک کە لێتان دادێ ئێوە لەسەرتانە بۆ هەر جومگەیەکی لاشەتان سەدەقەیەک کەن. دواتر فەرمووی فكل تسبيحة صدقة، هەر سبحان الله بکەی صدقەیەکە، وكل تحميدة صدقة، هەر الحمد لله بڵێی بۆت بە سەدەقەیەک بە خێرێک حساب دەکرێ، وكل تهليلة صدقة، وهەر لا إله إلا الله صدقەیەکە، وكل تكبيرة صدقة، وهەر الله أكبرك دەیکەی بە سەدەقە بۆت حسابە، وأمر بالمعروف صدقة، فرمان كردن بچاكة صدقة وخيرك، ونهي عن المنكر صدقة، وقدغ كردني خلقي لكاري خرابة صدقية. دواتر فرمي ويجزئ من ذلك، يعني لجياتي همو أوانا أجر ركعتان يركعهما من الضحى أنجاميان بدي لتشتنقاو دا جيكاي همو أوانت بودا قريتا. واتا كسك نوێژی چێشتەنگاو بکات ئەگەر تەنها دوو ڕەکەعاتیش بێت، وەکو ئەوەی وایە بۆ هەموو جومگەیەکی ئەندامەکانی خۆی ڕۆژێک هەموو بەیانیەک سەدەقەیەکی بۆی کردبێت و خێرێکی بۆی کردبێت، بە معنای ئەوەی شوکرانەی خوای گەورەی کردووە لە بەرامبەر ئەو جومگەیە و ئەو ماسوولکەیەی کە خوای پەروەردیگار پێی داوە. ئەوە ئیمامی ئەحمەد و موسلیم و ئەبوو داود ڕیوایەتیان کردووە. فەرمودەیەکی دیکەمان هەیە کە ئیمامی ئەحمەد و ئەبوو داود لە بەریدەوە بۆمان دەجێڕنەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی في الإنسان 63 مفصل، دەفەرمێ هەموو ئینسانێک 306 جومگەی هەیە لە ئەندامەکانیدا، عليه أن يتصدق عن كل مفصل منها صدقة، لەسەریەتی مرۆڤ بۆ هەر جومگەیەک ڕۆژانە سەدەقەیەکی بکە. قالوا قوتيان صحابة كان خاليان رازي به فمن الذي يطيق ذلك يا رسول الله، كان كي هي بتواني أو هم خير صدقان بكا لروجيكي دا كديار بيان وابو خير ودزان تنها فار بخشينوو يا مال بخشينويا. قال پیغمبر خواه فرموي صلى الله عليه وسلم النخامة في المسجد يدفنها، اگر بلغم و تلمك شتيكي قيزونو ناشرین پیس لە مزگەوتدا کەوت بێت بیشاریەوە یا لای بەی بۆت بە سەدەقە حساب دەکرێت. ئەو الشەیء ينحیه عن الطریق، یان ئەگەر شتێک ڕێگای خەڵکی ناخۆش کردبێت بوو بێتە زەحمەتی بۆ خەڵکی، دارێکە، بەردێکە، شوشەیەکە، شتێکی قێزەون خەڵک بێزی لێ دەکات، درکێکە، دارێکە، لە ڕێگا لای بە بۆت بە سەدەقە دەنووسرێ. فإن لم يقدر، پیغمبر فرمووی ئەگەر ئەوانەشت نەتوانی فركعتا الضحى تجزئ عنه، دوو ڕەکەعاتی نوێژی چێشتەنگاو ئەنجام بدە، سەلاتی ضوحا بکە، جێگای هەر 306 سەدەقە و خێرەکەت بۆ دەگرێتەوە. ئیمامی شەوکانی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت هەر دوو فەرمودەکە بەڵگەن لەسەر گەورەیی و فەضلی دوو ڕەکەعات نوێژی چێشتەنگاو
و هەروەها دووپاتی ئەوە دەکەنەوە کە یەکێکن لە سونەتە زۆر بەردەوامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و تێمان دەگەیەنن کە دوو ڕکعات نوێژی چێشتەنگاو یەکسانە خێرەکەی بە 360 چاکە و خێر و پاشان تێمان دەگەیەنن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەردەوام بووە لەسەریان و هەروەها ئیشارەتیشن بۆ ئەوەی کە چۆن نوێژی چێشتەنگاوەکە گرینگە لای ئینسانی ئیماندار و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانی ئیماندارانی داوە بە هەمان شێوەش زۆر سوبحان الله کردن، زۆر الحەمدولله کردن، زۆر لا إله إلا الله کردن، فەرمانکردن بە چاکە، ڕێگریکردن لە خراپە، لابردنی شتی قێزەون و پیس بە تایبەتی لە ناو مزگەوتەکان، لابردنی ئەو شتانەی کە مایەی ئازار و ناڕەحەتین و هەر کارێکی دیکەی چاکە ئینسان ئەنجامی بدە دەبێتە سەدەقە و خێر بۆی ئەوە یەک و هەروەها و دەبنە مایەی ئەوەش کە تۆ لە بەرامبەر ئەو جونگە و ئەندامانەی کە خوای گەورە پێی داوی بە ساغی شکرانەی خوای گەورەت لەسەر کردبێت. نەواسی کوڕی سەمعان خوا لێ ڕازی بێت دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی قال الله عز وجل، خوا دەفەرمێت، یعنی فەرمودەکە فەرمودەیەکی قودسیە، فەرمێتی ابن آدم لا تعجزن عن أربع ركعات في أول النهار، يتي بيد صلاة ودستوستان ما بأي آدمي ذات خود بتوانا مكن لأنجام داني دو ركعات لسرتاي همو روجيكي دا ئەگەر ئەو دوو ڕکعاتانە بکەی لە سەرەتای ڕۆژدا کە مەبەستی دوو ڕکعاتی چێشتەنگاوە ئەکفی کە ئاخرەه کارێک دەکەم کە بەشی تا ئاخری ڕۆژەکەت بکە، یعنی سەرەتای ڕۆژەکەت بە عیبادەت و خواپەرستی دەست پێ بکە، ئەو دەست پێکردنت بە خواپەرستی و بە نوێژە دەبێتە هۆی ئەوەی کە لای خوای پەروەردیگار هەتا کۆتایی ڕۆژەکەی بە عیبادەت بۆت حساب بکرێت، یان خوای گەورە بەهۆی ئەو دوو ڕکعاتەوە یا ئەو چوار ڕکعاتەوە ڕۆژێ بە تەواوی تا ئێوارە بتپارێزێت و پارێزگاریت بۆ دروستکە. ئەوەش سەنەدێکی باش و ئیمامی ترمذی ڕیوایەتی کردووە. و هەروەها عەبدوڵای کوڕی عەمر دەڵێت بعث رسول الله صلى الله عليه وسلم سرية فغنموا، فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم مەفرەزەیە کۆمەڵێک سەحابەی ناردن بۆ شوێنێکی، ئەوانیش چوونە شوێنەکەی و غەنیمەت و دەستکەوتێکی باشیان دەستکەوت و ئەسرعوا الرجع زوش گەڕانەوە، فتحدث الناس بقرب مغزاهم وكثرة غنيمتهم وسرعة رجعتهم، دەفەرمێت هەواڵ گەیشتە خەڵکی کە ئەو کۆمەڵە سەحابەیە دەستکەوتی زۆریان هەبووە و لە چوونەکەیاندا سەرکەوتوو بوون و زۆر گەڕاونەتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەلا ئەدلکم على أقرب منهم مغزا، دەتانەوێت ئاگادارتان کەمەوە بە شتێک کە دەستکەوتەکەی لێی ئەوانە نزیکتر بێت و زووتر دەستان کەوێ و ئەکثەر و غەنیمەتەن و دەستکەوتەکەشی زیاتر بێت و ئەو شەک و ڕیجع و گەڕانەوەکەشی نزیکتر بێ. یارە فەرمویان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێک کە لە غەنیمەت و دەستکەوتی دنیایی چاکترە و باشترە و زووتر دێتە بەرهەموو دێتە دەست و بۆت هەڵدەگیرێت و دەبێتە مایەی بەختەوەریت، فەرمووی من توضأ، هەر کەسێک دەستنوێژی هەڵگرت، ثم غدا إلى المسجد لسبحة الضحى، پاشان بەڕێکەوت بەرەو مزگەوت بۆەوەی نوێژی چێشتەنگاو بکە، فهو أقرب مغزى وأكثر غنيمة وأوشك رجعة، فەرمووی ئەو دەستکەوتەکانی نزیکترن و غەنیمەتەکەی زۆرترە و هەروەها گەڕانەوەکەشی بۆ لای ماڵ و منداڵی نزیکترە. کەواتە سەلاتی ضوحا و چێشتەنگاو زۆر جار ئەجرەکەی و خێرەکەی لە یعنی یەکسانە بە ئەجری کەسێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا موسڵمانان دەینێرن بۆ غەزا و
بۆ بانگەوازیکردن بۆ لای خوای پەروەردیگار و پاشان تێمان دەگەێنێ کە هەموو کات مەرزنی ئینسان لە زەمەنێکدا بێ غەزای تێدا بکرێ یان بۆی بگونجێ بچێ غەزا بکە، بەڵام هەموو ڕۆژێک ئینسان دەتوانێت 2 ڕکعات نوێژی چێشتەنگاو بکات لە ماڵ یا لە مزگەوت. ئەگەر ڕۆژانە 2 ڕکعات نوێژی چێشتەنگاوتکردن ئەو کاتە وەکو مجاهیدێک خوای گەورە ئەجرت بۆ دەنووسێ کە چوو بێتە غەزا و لە غەزاش دەستکەوتێکی باشی دەستکەوت بێ و هەروەها زووش گەڕابێتەوە بە سەلامەتی. فەرمودەیەکی کەمان هەیە کە ئەبوو هورەیرە بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێت ئەوصانی خەلیلی بثەلاث، دەفەرمێت زۆر خۆشەویستم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری کردم بە 3 شت: بصيام 3 أيام في كل شهر، ئامۆژگاری کردم بە ڕۆژوبوون لە 3 ڕۆژ لە هەر مانگێکدا، وەڕکعاتەی الضحى، و ئامۆژگاری کردم کە 2 ڕکعات نوێژی چێشتەنگاو بکەم، وأن أوتر قبل أن أنام، و نوێژی وەتر بکەم پێشەوەی بخەوم. ئەوەش تەوان ئیمامی موسلیم و بوخاری ڕیوایەتیان کردووە کە 3 ڕۆژ بە ڕۆژوبوون لە هەر مانگێکدا ئەنجامدانی 2 ڕکعات نوێژی چێشتەنگاو و هەروەها نوێژی وەتر کە پێشتر باسمان کردووە، ئەوانە سنەتی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم و ئامۆژگاری پێغەمبەری خوان و فەرمانی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم بۆ ئەبوو هورەیرە و بۆ تەواوی ئومەتەکەی تا ڕۆژی دوای. یەکێکی دیکە لە فەرمودەکان ئەنەس بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێت پێغەمبەری خوان بینی صلی الله عليه وسلم لە سەفەریشدا بوو نوێژی چێشتەنگاوی دەکرد بە 8 ڕکعات. کاتێک کە لێبوویەوە لە نوێژەکەی فەرمووی ئینی صەلەیت ڕەغبەتەن و ڕەهبەتەن، ئەو 8 ڕکعاتانەم کردن هەم بە حەز و ئارەزوم بۆ پاداشت و هەروەها ترسم لە عەذاب و تووڕەیی خوای گەورە. پاشان فەرمووی داوای کە نوێژەکانم کردن داوای 3 شتم لە پەروەردیگارم کرد، لەو 3یانە 2یانی پێبەخشیم بەڵام 1یانی پێ نەبەخشیم. فەرمێ داوام لە خوای پەروەردیگار کرد کە ئومەتەکەم بە قات و قڕی و گرانی و بە مردن لە برسان تاقی نەکاتەوە، خوای گەورە ئەوەی پێبەخشی. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا بە جۆرێک لە جۆرەکان هەر ڕزقی دەدا تووشی قات و قڕیەکی ناکە بەهۆیەوە بمرێ. و هەروەها دەفەرمێت داوای ئەوەم لێ کرد کە دوژمنەکانی مسلمانان ئومەتەکەی من بە شێوەیەکی تەواو بەسەر ئومەتەکەمدا زاڵ نەبن، بە شێوازێک ئومەتی من هەر نەمێنێت و دینەکەم یەکجاری لەناو بچێت. فەرمێت خوای گەورە ئەوەشی بۆ کرد. پاشان دەفەرمێت داوای ئەوەم لێ کرد کە خوای گەورە کۆمەڵەکەی من وەکو جوولەکە و نەسرانیەکان نەکاتە تاقم و کۆمەڵ، بەڵام دەفەرمێت فەئەبا عەلەیە، خوای گەورە ئەوەی پێ نەدا، ئەوەی بۆ جێبەجێ نەکرد. فعلا ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا وعدی پاراستنی داوە کە لە برسان نەمرێ، بیژێنێ ئەگەر برسێتیش بێت، و هەروەها وعدی ئەوەی داوە کە کافرەکان و بێباوەڕەکان بە شێوەیەکی تەواو و یەکجاری هیچ کات بەسەر مسلماناندا زاڵ نابن، بە شێوەیەک مسلمان نەمێنن بەرگری لە دین بکەن، بەردەوام خەڵکێک هەر لەبێ دیفاع لەو دینە بکە، ئەگەر کوشتن و بڕین و لاوازبوون و بەهێزبوونیشی تێ بکەوێ جار، بەڵام ئەوەی سێهەم کە پێغەمبەر داوای کردووە صلی الله عليه وسلم ئومەتەکەی نەبێتە پارچە و کۆمەڵە، یارە خوای پەروەردیگار ئەوەی جێبەجێ نەکردووە، کە جێبەجێشی نەکردووە بێگومان تاقیکردنەوەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرتر ئەو تاقمێنە و کۆمەڵ بوونەیە کە بە بێگومانی لەو حاڵەتانەدا کە مسلمانان خەلیفەیان نامێنێت، مسلمانان دەوڵەتیان نامێنێت، مسلمانان لە جیاتی یەک سەرکردە دەیان کەس خۆی دەکاتە سەرکردە و پێشەوە، لە جیاتی یەک حیزب دەیان حیزبت هەیە، لەو حاڵەتانەدا ئینسانی ئیماندار دەبێ وریابێ و شوێن کەسێک کەوێت یان شوێن کەسانێک کەوێت لەگەڵ کەسانێکدا بێ یا تەئیدی کەسانێک کە ڕێگا و ڕێبازیان وەکو ڕێبازی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم، شوێن کەوتەی ڕاستەقینەی سەحابەی پێغەمبەری خوا بن. و بۆیش تەڵان خوای پەروەردیگار ئەو دوعای قبوڵ نەکردووە چونکە
سروشتی مرۆڤ وایە مرۆڤ هەمووی لەسەر یەک بۆچوون و یەک فکر و لەسەر یەک شەخص و لەسەر یەک بەرنامەیە مەحاڵە کۆ بکرێنەوە. بۆیە بوونی خیلاف و جیاوازی لە بینی مسلماناندا ئەگەر نەبێتە دژایەتی و ڕق لە یەکتر بوونەوە و یەکتر بە کەم گرتن و بەسووک تەماشاکردن شتێکی طەبیعی و ئاساییە، بەڵام لە هەموو حاڵەتەکاندا ئینسان دەبێت لەو کاتانەدا وریا بێ لەگەڵ چێیە بۆ تەئیدی چێ دەکا و پشتگیری چێ دەکا و فعلەن ئەو کەسێک کە بانگەشەی مسلمان بوون و ئیسلام بوون دەکا دەبێت ئەعمال و کردەوەکانی نەک تەنها قسەکانی بەراورد بکرێن بە قورئان و بە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چێ پێوانە و تەرازوەکەی نزیک بوو مەرج نییە دەقا و دەقیش نزیک بوو لە کردەوە و ئەخلاقی پێغەمبەر و سەحابە ئینسان دەکرێت پشتگیری ئەو کەسە بکات و لەگەڵ ئەو کەسەدا بێت. بابەتێکی دیکە حکمی نوێژی چێشتەنگاو وەکو لە فەرموودەکاندا هات باسمان کرد. نوێژی چێشتەنگاو سنەتێکی مؤکدەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کێ حەزی لێیە ئەو فەضل و خێرانەی دەستکەوێت کە باسمان کردن وەکە پێغەمبەر هێناونی صلی الله علیه وسلم با نوێژی چێشتەنگاو بکات و لە قیس خۆی نەدا. بەڵام خۆ ئەگەر کەسێکیش نوێژی چێشتەنگاوی نەکرد بێگومان هیچ گوناهبار نابێ و هیچ کەسێک ناتوانێت لۆمەی بکات لەسەر ئەوەی کە نوێژی چێشتەنگاوی نەکردووە. چونکە ئەبوو سەعید خوا لێ ڕازی بێت دەفەرمێت كان يصلي الضحى حتى نقول لا يدعها ويدعها حتى نقول لا يصليها. دەفەرمێت جاری وا هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوەیەکی ئەوەندە بەردەوام نوێژی چێشتەنگاوی دەکرد پێمان وابوو قەت نوێژی چێشتەنگاو تەرک ناکە و جاری واش هەبوو فترەیەکی وازی لە ئەنجامدانی نوێژی چێشتەنگاو هێناوە کە وامان زانیوە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەت نوێژی چێشتەنگاوی نەکردووە یان نایکرد. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوشیەتی و جاری واش هەیە تەرکی کردووە هەرچەندە مەرج نییە ئەگەر سەحابە نەیاندی بێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی چێشتەنگاو دەکا هەر نەیکردبێ چونکە بێگومان پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرتر سنەتەکانی لە تەنیاییدا کردوون و لە ماڵدا کردوونی و لە کاتێکدا کردوونی لەوانەیە کەس ئاگای لێ نەبوو بێ. کەی نوێژی چێشتەنگاو دەکرێت بێگومان تەبان سەرەتای نوێژی چێشتەنگاو لەو کاتەوە دەست پێ دەکات کە خۆر بە تەواوی هەڵدێ یان وەکو دەڵێن بە تەقدیری بە قەدڕمێک لە خۆر هەڵاتەوە بەرز دەبێتەوە کاتەکەی بەردەوام دەبێت هەتا نوێژی نیوڕۆیە چەند دەقەیەک پێش نوێژی نیوڕۆیە. بەڵام چاکترین کات بۆ ئەوەی نوێژی چێشتەنگاوی تێدا بکەین ئەوەیە کە نیو سەعاتێک دوای خۆر هەڵاتن کە خۆر تۆزێک گەرمایی دەدا و تۆزێک وای لێدێ ئینسان لە کاتە گەرمەکاندا بە خۆر قەڵز دەبێت و ناڕەحات دەبێت لەو کاتەدا بیکەی باشترە و چاکترە. چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەیفەرموو سەیدی کوڕی ئەرقەم دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەچووە لای ئەهلی قوبا ئەوانەی کە نزیک بوون لە مزگەوتی قوبا نوێژی ضوحایان دەکرد. پێغەمبەر دەیفەرموو صلی الله عليه وسلم صلاة الأوابین إذا رمضت الفصال من الضحى. دەفەرمێت نوێژی ئەوانەی کە زۆر دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردیگار و نوێژی تەوبەکاران و پەشیمان بووەکان لەو کاتەدا دەست پێ دەکات کە خۆر تۆزێک گەرم دەبێت و وای لێدێ وشتر یا بێچوە وشتر بە خۆر قەڵز دەبێت و هەوڵی بەرسێبەرە دەدا. لەو حاڵەتانەدا بیکەی باشە، بەڵام هەتا چەند دەقەیەک پێش نوێژی نیوڕۆیە کاتەکەی دەمێنێ. یعنی هەر کاتێک نوێژی بەیانی نەما خۆر هەڵات بە چەند دەقە چارێکێک بڕوا باشە دەکرێت نوێژی ضوحا بکەین هەتا چەند دەقەیەک پێش نوێژی نیوڕۆیە ئاساییە. چەند ڕکعات بکرێ باشە بە بێگومانی نوێژی ضوحا 2 ڕکعاتی هەیە وەکو لە فەرموودەکاندا ئیشارەتی پێکراوە. 8 ڕکعاتی هەیە دیسان ئەویش هەر لە فەرموودەکان ئیشارەتی پێکراوە و هەروەها دەفەرمون لە 8 ڕکعاتیش زیاتر بیندراوە کە هەبووە تا 12 ڕکعاتی کردووە و زۆرێکیش لە عولەما پێیان وایە لەوانە ئەبوو جەعفەری تەبەری و هەروەها چەند ڕیوایەتێک لە ئیمامی شافعی
پێیان وایە کە لای کەمیەکەی 2 ڕکعاتە بۆ زۆریەکەی هیچ حەد و سنوورێک نین، بەڵام چونکە بەڵێ گوتمان بیندراوە 2 ڕکعاتی بکەن، 4 بکەن، 6 بکەن، 8 بکەن، 10، 12 و هەروەها لە ناو سەحابە و تابعینیشدا هەبووە تەبەن زۆر زیاتری کردووە و تەنانەت هێندێک لە عولەما دەفەرمون کۆمەڵێک لە زانایانی پێشین کە دەستیان بە نوێژی چێشتەنگاو کردووە هێندە بەردەوام بوون لەسەری حتا پێش نوێژی نیوڕۆیە بەردەوام 2 ڕکعاتیان کردووە و سەلامیان داوەتەوە، 2 ڕکعاتیان کردووە و سەلامیان داوەتەوە. بۆیە ئاساییە تەبەن لای کەمی 2 ڕکعاتە و دەکرێت 4 ڕکعاتی بکەین، دەکرێت 8 بکەین، دەکرێت 12 بکەین و دەکرێت حتا نیوڕۆیش کەسێک حەزی لێیە بە بەردەوامی هەر 2 ڕکعات بکا و سەلام داتەوە و دابەستێتەوە، بیان ژمێرە یان نەیان ژمێرێ دەکرێت بە بەردەوامی بیانکە. بەڵام عائیشە دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی چێشتەنگاوی بە 4ش کردووە و ئەگەر حەزی لێ با زیاتریشی دەکرد و هەروەها کەمتریشی کردووە. کەواتە نوێژی ضوحا بەڵێ لای کەمەکەی 2 ڕکعاتە، لە 2 ڕکعاتیش بۆ سەر چەندەت پێکرا بەبێ گومانی تەبەن تا نوێژەکان زۆرتر بن ڕێگە پێدراوە و ئاساییە. بابەتی کۆتایی ئایا لە ماڵ بیکەین یا لە مزگەوت بیکەین بەبێ گومانی فرموودەیەکمان هەیە، بەڵام دەرەجەکەی زۆر بە قووەت نییە کە دەفەرمێ ئەگەر کەسێک دەستنوێژ بگرێت و تەوان بچێت بەرەو مزگەوت 2 ڕکعات یا 4 ڕکعات سەلاتی ضوحا بکە ئەجر و خێری عەمرەیەکی بۆ دەنووسرێ. ئەو فەرموودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، بەڵام دەرەجەکەی تۆزێک لاوازە. بەڵام فەرموودەی کەشمان هەبوو کە صەحیح بوو، پێغەمبەر صلی الله علیه وسلم لێی بیندراوە کە لە نامزگەوتدا نوێژی چێشتەنگاوی کردووە، بەڵام زیاتر پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژە سونەتەکانی لە ماڵێ کردووە. بۆیە طەبیعیە لە ماڵ بیکەین لە مزگەوت، بەڵام بەبێ گومانی ئەگەر لە ماڵ و لە تەنیاییدا نوێژی چێشتەنگاو بکەیت بێگومان ئەجرەکەی و خێرەکەی زیاترە. و هەروەها فەرموودەشمان هەیە کە کۆتا فەرموودە کە دەفەرمێت 2 ڕکعات نوێژی چێشتەنگاو چاکترە لە دنیا و لەوەی کە تێیداتی. و ئومێدەوەی هەموو لایەکمان ئەو سنەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندووکەینەوە بۆ ئەوەی هەم ئەجرە زۆرەکەمان لە قیز نەچێت و هەمیش ڕۆژانە شوکرانە بژێری خوای پەروەردیگار بکەین لە بەرامبەر ئەو جەستە و لاشەیەی کە بە تەندروستی ڕۆژانە بەڕێ دەکەین و بۆ ژیانی پێدەکەین و هەر ئەو تەندروستی و جەستێش دەبێتە مای ئەوەی کە عەبدایەتیەک و خواپەرستیەکەین خوای گەورە بەهۆیەوە بەهەشت و ڕەزامەندی خۆی بەنسیم مانکە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.